بەڵێزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانەوە لە ڕۆژی جیهانی چاداین وەک هاوکارە ماماژێکی وردی پێکرد چا خواستێکی زۆری لەسەرا لە کۆمەڵگای کوردەواری خۆماندا ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین دەربارەی سوودەکانی چا یاخود کاتەکانی گونجاو ئەو کاتانەی ئەکرێت زۆرتر سوودی لێ وەربگرین بۆ خواردنەوە لێرە کۆمەڵێک ڕێنمای بە ئێوە یاریزانە دەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆرە چیمەن ساڵح پسپۆڕی خۆراک کە لەم تۆرێ لەگەڵمانە دکتۆرە خان زۆر بەخێر بێت. هیوادارم ئەم گفتوگۆیەمان لە ڕووی زانستیەوە سوود بە بینەرەکانمان بکەین. دکتۆرە خان چا خۆیتەوە تۆ؟ من بەدڵنیاییەوە. باشە. لە ڕووی زانستیەوە چاچی پێوتریانی ئەو پێگاتە زانستی کە خۆی چاوەکو شێوەی گیایە یعنی خواردنەوەیەکە زۆر بە سوودە بە تایبەتی بۆ وڵاتی ئێمە کە ئێمە فلۆرمان نییە ینی بۆ دانەکان کە پێویستە. بەڵام ئێمە هەڵەیەکمان هەیە لە مجتەمەعی ئێمە بە هەڵە چالێ ئەنین لە کاتێکی هەڵەیە ئەیخۆین لەوانەیە زۆر جاریش نەزانین لەگەڵ چیا بیخۆین یان نەیخۆین هەندێک ینی لەگەڵ هەندێک خۆراکە کە باش نییە ئەگەر ینی نازانم دەست پێ بکەم دکتۆرە پێشەوەی بچینە سەر بابەتە چەند جۆر چامان هەیە زووگەمان لێ بە چای سەوز و چای کوڵی بەیبۆن و ئەمانە شەرمان خۆی ئێمە دوو جۆر چایەکان هەیە چای سەوز و چای ڕەش کە هەمان چان بەڵام چای ڕەش فەرمنتەکرێ ینی تەخەموری پێکرێ ئەترشێنرێ ئەنجا بەکارهێنرێ. چایەکانی تر چای جۆرە گیاییەکانە هەموو جۆرەکان تەنانەت ئێستا میوەکانیش ئەکرێن بە چا کە وشکەکرێتەوە و ئەکرێ بەڵام باشترینیان جۆرە گیاییەکانە کە ئێمە هەم یعنی کە چای ئەوەی چای سەوز و چای ڕەشی پێ ئەوترێ هەموو جۆرەکانی تر وەکو گوڵەبەی بوون و چای کەرکەدی کە چای سووری پێ ئەوترێ هەموو جۆرە گیایەکانی تر تەنانەت نەعنا و ڕێحان و ئەمانە هەمویان ئەکرێ بکرێن بە چاو لە کاتی ئاسایی یا سوودیان لێ وەربگیرێن. دکتۆرە چیمەن لە هەرێمی کوردستان زۆرتر چای ڕەش بەکارهێنرێت. زانستی ترین یاخود دروستترین ڕێگای لێنانی ئەم چایە کە زۆربەی کۆمەلگا بەکارێنێت چۆنە؟ باشترین ئەوەی کە ئێمە بمانەوێت چا سوودمان پێ بگەێنێ و هەندێک لەو خراپیانی کە لە چایە هەیە بە ئێمە نەگاوەکو ترشی تانین پۆلیفینۆڵەکان کە ئەمانە هەمووی لە ناو چایە هەیە ئەگەر بمێنێتەوە زیاتر ئەیات ئاوەکە لەبەر ئەوە بۆ یعنی ئەبێ ئاوەکە بکوڵێنرێ چایەکە بکرێتە پەرداخێکەوە یان ناو قۆری ئێمە خۆمان عادەتەن لە قۆریا لێ ئەنین بکرێتە ناوی و ئاوەکەی کە ئەکوڵێ یعنی لە کوڵ ئەبێ ئەنجا بکرێ بەسەریە ماوەی 2 دقە 3 دقە زیاترنا ئەتوانرێ ئەم چایە بپاڵێورێ یعنی مەرجنیە تۆ خێرا کەسەکان بیخوا بەس یعنی بەداخەوە جاری وای لای ئێمە ئەسڵان پێش نان خواردن پێش ئەوەی نانەکە بخورێت چاکە لێ ئەنجێ و دا ئەنجێ یان زۆربەی کات لە ماڵەکانە لەسەر سەماوەر بە تایبەتی لە زستانە لە قەراخی زۆپایەدا ئەنجێ ماوەیەکی زۆر ئەم چای ئەمێنێتەوە کە ئەمە زیان بە تەندروستی ئەگەیەنێ. لە چایخانەکانە ئەوانیش یعنی ئەتوانن لێ بنێن بیپاڵێون بیکەنە قۆریەکە و دوای دای بنێن ئەو کاتە ئەگەر بیژمێنێتەوە کێشێکی وا دروست ناکات. تا ڕێگا دروستەکەەوە ئێمە ئاوەکە بکوڵێنین کە کوڵی چاکێ بە وشکی تێەکەین خولەکێگەوەسیم بۆی ڕنگ باتەوە دواتر ئەی پاڵەوین بۆی ئەو تڵفار با بڵین تڵپەکەی لێ بگیرێ و چاکەشی بەکار ئەوە ڕێگات دروستەکەیە. ئەگەر بینە سەر سوودەکانی چا دژە ئۆکسانە ئێمە لەشی ئێمە هەمیشە خواردنە خۆین ئەم خواردنە لەشمان سەرفیەکە کە پێڵێن ئۆکساندن ئەم ئۆکسانانە فری ڕادیکاڵەکان لە لەشا دروستەکەواتە ڕەگە بەڕەڵاکان کە ئەمانەوە ئەکا زۆر جار پیری دروست ببێ زۆربەی کاتەکان بێتاقەتی و بێهێزی تا هەندێک جار یعنی علاقەی بەسەر دروستبوونی نەخۆشی سەرەتان و دڵ و ئەمانەوە هەیە کە چا ئەم دژە ئۆکسانەی تایە ئەو ئۆکسانە لە لەشا کەمەکاتەوە لەبەر ئەوە لەشی ئێمە پێویستمان پێێتی ئەمە لەلایەکی تر ئێڵتیانینی تایە کە ئەمە تەرکیز باشەکە هێزت ئاەتی ها زۆر جار ئێمە حتا لە کوردەواری خۆشمانێ لە زۆر بێهێز و بێتاقەتم باچایە لێنێم
ئەم چایە ئەو ئەڵتیانینە لەگەڵ کافائین ئەم دوو مادەیە کە تااقەت ئااتێ هێزت ئااتێ حتا دژە زەهایمەر و لە بیرچوونەوە و ئەوانەشە تەرکیزت باشترەکە کاتێکە تۆ ئەتەوێ ئیشێکت هەیە تەوێ بیکەی یان خوێندکارەکان سەعیەکەن باشە ئەگەر پێش ئەوە چایەک لێ بنێن و بیخۆن بەڵام بە ڕێگە دروستەکە لێ بنێن هەروەها بریتانی چایەکیشە چۆن ئێمە زۆر جار حەزەکەین کاتێککە میوانمانیت یان لە کاتێکە حەزەکەی شتێک بخۆی یعنی زۆر جار هەیە نازانی بوو لە بینی ژەمەکانە زۆر جار هەیە خەڵکان ڕوەکەنە مەسەلەن کولیچەیەک ڕوەکەنە پارچەیەک شیرینی ئاسکرێمێک لە زستان لە هاوینە ئەمانە ئەخورێت کە ئەمانە هەمووی تۆ حسابی بۆ ناکەی بەس تاقەیەکی زۆری تایە یعنی مەسەلەن تۆ 1 کیلۆمەتر بڕۆی ناکاتە ئەوە 1 ئاسکریم بخۆی ئەوەنە تااقەت ئااتێ لەبەرەوە ئەمە ئەگەر بێت و بەبێ شەکر بخورێ ئەتوانرێ ئەم چایە یعنی هەستی حەزی خواردنەکەت ئەکات و بەبێ ئەوەی کە هیچ تاقەیەکی شت باتێت چونکە ئێمە حتا لە ئێستا ڕۆژی زانستی کە زۆربەی خەڵک ئەیکا و زۆر لایەنەکانیش کە احترافی پێکەن کە شتێکی باشە ئەم ڕۆژی زانستیە کە چا نایشکێنێ چا قاوە ئاوەکان کە ئیخۆیتەوە نایشکێنێ ینی ئەتوانی تۆ هەر بە ڕۆژوەکی خۆت تەندروست بی و چاوقاوە کەشت بخۆیتەوە زۆر باشە دکتۆرە ئەی زۆر کات گوێمان لەوە بێ کاڵن چا زۆر بێخۆی زیانی هەیە ئەمە لە ڕووی تەندروستیەوە چەنە ڕاستە یاخۆ زیانەکانی چاکامانن بەڵێ ڕاستە ئێمە ینی چۆن سوودەکانیمان باس کرد هەر ئەگەر لە سوودەکانی ئێمە چەند شتێکمانەیە ترشی تانینی تایە هەروەها ئۆگزالایتی تایە ئەمانە لە چایە بە تایبەتی ئەگەر بمێننەوە بۆی ئێمە ئەڵێن نابێت چا بمێنێتەوە ئەمە و ئەگەر مباشەرەتەن دوای نان خواردن بخورێ یعنی ئەهای ئێمە نانەکەمان خواردووە مەسەلەن بەداخەوە ئێمە لە زۆربەی کەبابخانەکانە لە زۆربەی مەطعامەکانە ئێمە هەر یەکسەر دوای چایەکێکسە دوای نانەکێکسەر چامان بۆ ئەهێنن کە ئەمە ڕاست نییە ئەمانە چیەکەن ئەو ئەنزیمەی کە پرۆتین هەرسەکە لە لەشمانە تەخیریەکەن یان بلۆکیەکەن ئەم بلۆککردنەوەکە تووشی بەدهەرسی ببین لەبەرەوە باشە بۆ ئەوەی ئێمە تووشی ئەمە نەبین باشە کە سەعاتێک تا 2 سەعات پێش و پاشی نان خواردن ئێمە چانەخۆینەوە بیخینەکەی بیخینە ئەو کاتانەی کە سەعاتێک یان 2 سەعات تا 2 سەعاتیش پێش و پاشی نان خواردن ئێمە ئەتوانین چاپ خۆینەوە هەموو ڕۆژێکیش هەتا 3 کوب تا 4 کوپیش ئەخورێتەوە بە مەرجی ئەو چایی کە ئێمە ئەیخۆین زۆر ڕوون نەبێ کە هەر تەنیا وەکو ئاو بێ هەروەها زۆر خست نەبێ لە بروی خستێکە ژووتمان هەتا خستێکە بێ پۆلیفینۆڵی کەتیایەتی تاینینەکەی کەتیایەتی ئەمانە هەمویان ڕێژەکەیان زیاترە بێ ئەمانە چیەکە هەست بەست ئاوسانەکەی هەست بە بێتاقەتیەکەی کەتیایە ئەگەر لە دوای نان خواردن بیخۆیتەوە ئەم زیانانەوان پێگەینێ و هەروەها تەئسیری هەیە بۆ هەرسکردنی کالسیۆم لەگەڵ ئاسن یعنی کاتێک کە ئێمە شتێکمان خوارد کە کالسیۆمی تیا بوو لەوانەیە ئێستا بینەران بڵێن چیە کالسیۆمی تایە وەکو ماستەکان یعنی شیرەمەنیەکان وەکو کونجی ئەمانە کالسیۆمێکی زۆریان تایە ئەوانەی ئاسنیان تایە وەکو گۆشت وەکو زۆر لە سەوزەکانی تریشکە بڕۆکلی و ئەمانە کە ڕێژەیەکی باش یعنی و جگەر ئەمانە کە ئاسنیان تایە ئەمیش بە ڕێژەیەکی هەتا ئەگاتە 75 ئەکاتە بە ڕێژەی ئەو چایی کە ئێمە لەگەڵ یاخۆین هەرز ناکرێ بە تایبەتی لە ژنانە ئێمە زانین کە لە ژنانە ڕێژەی ئاستنتیانە کەمترە و هەموو ژنێک پێویستی بەوەیە کە مانگانە ڕێژەیەکی باش لە ئاستن بخوات لەبەرەوە لە کاتی نان خواردنە نابێ بە هیچ جۆرێک لە سعاتێک 2 سعات وەکوتم چاپ خورێتەوە دکتۆر ڕێک مشکلەکە لێرەیە لە هەرێمی کوردستان ئەوەی ئەی بینین و خۆمان هەستی بێکن و بە خۆشمەوە زۆر خێرا چاخۆین بەخوا 2 ساعتەکە ناوەستین وەرە با ڕێککەوین چەندێک مەجای تایە تۆزێک دوای خین ئەڵم سعاتێک بۆ 2 سعات یعنی ئەو سعاتش کە دامان ناوە هەر بۆ ئەو مەجالەیە و ئەشکەوێتە ناڵم سەر جۆری خۆراکەکە ئەگەر خۆراکەکەت پرۆتینی تیا بوو ئەگەر خۆراکەکەت ئاسنی تیا بوو ئەگەر خۆراکەت کالسیۆمی تیا بوو لەم سانەیە ئەتوانی نەیخۆی لە شتێکی ترا کە ئاوات بوو مەسەلەن تۆ برنجێک و زەڵاتەیەکت خواردو یان شتێکی لەو بابەتت خواردو ئەگەر لەوە شابی خۆی زیانێکی وهات پێ ناگەینێ و ئەگەر تۆ ڕێژەی خواردنەکەشت کەم بوو بێ و دوای حسابی ئەوە بکەی و
بهێوە یعنی بە ڕۆنی بخۆی ئەتوانی یعنی تۆزەوە خاتری بگری بەڵام ئەو خواردنانی تیا بوو ناتوانین. زۆر باشە دکتۆرە بەس مهمە خۆی ئەو کەلتورە بگۆڕێ لە کاتێک ئەمە پێمان وایە لە بەتایبەت لە میوانداریەکانمانە پێویستە لەسەر سفرە یەکسەر دوای تەواوبوونی چێشتەکە چاکە بێنینە بەردە میوانەکانە. باشە دکتۆرە لە چ تەمەنێکەوە دەست بکرێ بە چا خواردن؟ ئەکرێ هەر لە مناڵیەوە ئەو خەڵک دەست بکات بە چا خواردیان خو چا بدا بە مناڵەکە یان چ تەمەنێک گونجاوە ئەو مناڵانەی کە لە ساڵ کەمترن یعنی لە 20 ساڵێک لەمەوە پێش زۆر جار هەبوو مناڵی فەقیر لە پشەشمانیە نانوچایان بۆ کرد بە تریت و ئەیان نایە و شەکریشیان بۆ پێوە کرد. ئێستا زۆربەی کە خەڵکەکان شەکریان هەیە زەختیان یعنی ئەمانیان هەیە زۆر جار لەوانەوە بووە. لەبەرەوە مناڵ یعنی ئەبێ خواردنێکی بێتێ خواردنی باتێ یعنی بۆ گەشەی پێویست بێ ئەوەی کە مەسەڵەن بە زمانی ئینگلیزی پێڵێن نیوتریشیەس یعنی خۆراک بێ. ئێمە خواردنمان هەیە خۆراکمان هەیە یعنی بەڕاستی بۆ مناڵ ئەبێ خواردنێکی بێتێ کە فعلەن خۆراک بێ ئەبێ هەموو ئاسن و کاربۆیدرات و چەوری و ئەمانەی باتێ. لەبەرەوە یعنی بەڕای زانست باش نییە لە مناڵات لە برەوەی مناڵ گەدەی بچووکە هەر ئەوەنە یعنی ئەوەنە ئەگرێکە تۆ خواردنی کەم و یعنی کە بە پێی ژەمەکان بێتێ لە برەوە باشترە لە مناڵە نەخێر چاینێتێ. خۆشی مناڵ یعنی کێشەکە لەوایە چا لە برەوەی تاڵیەکی تایە مناڵ کاتێکی خوا کە شەکری تیا بێت کە شەکرەکە زۆر زیانی پێگەینێ. ئێمە بۆ چێڵین لە گەورەی یا بەسوودە خۆی کە ئەم ڕۆژەش دانراوە بە ڕۆژی چا یعنی بۆچی چادانراوە کە چاگرنگی زۆری پێدراوە چا لە بەروی خواردنێکە کالۆریمان نایەتێ یعنی قڵەومان ناکە ئەتوانی تۆ لە هەموو کاتێکە جگە لە درەنگانی شەو لە بەروی مادەی کافاینی تایە ئەو تاینینەی کە باسم کرد ئەمانە کە تااقەت ئەیاتێ لە برەوە باش نییە لە شەوا بخورێتەوە باشترە لە کاتەکانی یعنی لە دوای پێنجی شەو بە تایبەتی ئەو کەسانی کە هەیە هەندێک کەسێ زۆر خۆی حساسە بە کافاین ئەمانە باش نییە ئێواران بیخۆنەوە گەورەتریان هەیە بزانم ئەو هەستیاریان زیاترە بە کافاین ئەکەوێتە سەر کەسەکان و هەتا زۆرتریش بخۆیتەوە هەستیاریت بۆی کەمە بێتەوە هەتا کەمتر بخۆیتەوە هەستیاریت کەمە بێ و ئێمە لە بیریشمان نەچێت چایەکانی تر جگە لە چای سەوز و چای ڕەش یعنی چایەکانی تر ئێستا ئێمە بە شەو ئەگەر خەڵکانێک برسی بوو یعنی زۆر کەسەیە ئێوارەی شتێکی خواردووە کە کاربۆهیدراتەکان یعنی وەکو برنج و دانەوێڵە و شتەکان کە ئێمە ئەڵێن باشنێ ئێواران بیخۆن لە شەوە لە دەوری سەعاتدەیە تۆزێک برسی ئەبێ هەستەکە برسیە ئەو کاتە یا ئەو ئەتوانێ بخواتەوە یا ئەتوانێ مەسەڵەن چایەکی گوڵەبەی بوون چای ناردین ئەمانە هەمویان چان کە خەوێکی خۆشیش لە خەڵکەکە خەن و ئەتوانرێ ئەو کەسە حتا گوڵەبەی بوون یعنی ئەمە هەواڵێکی باش بۆ ژنانیش وەکو بۆ پێستیش کە زۆر پێست جوانەکە ئەتوانرێ بیخۆنەوە لە کاتی ئازاری سوڕی مانگانە بۆ ژنان کە کافاین ئەڵین باش نییە لەبەرەوە ئەتوانن چای ڕەشەکەیان بگۆڕن بە چای گوڵی بەیبوون یا هەر چایەکی تر چای نەعنە کە گەدە ڕێکەخا یعنی هەرز ڕێکەخا ئەتوانرێ دیسان بەکاری بێننەوە. دکتۆرە خان باست لەوە کرد شەکری و چا نالیژە فەرمێ نەمدیوە پێکەوە تاڵ و شیرین چا نەبێ ینی تاڵ و شیرین قەت پێکەوە نایەن بەس لە چای ئەمە چاکە خۆی مەیلە و تاڵە شەکرێک هەیە زۆریشی تێکە یان با بڵێن شەکرێکە لە دەرەوەی چاکەیە پێوەندە شەکری کوڵۆ لە ڕووی زانستیەوە ئەمە چ زیانێکمان پێگەێنێ چا ئەبێت چۆن بخۆینەوە چکە هێشتا هەستەکەم جۆرێک لە جۆرەکان زۆر جار هەنێک خەڵگەڵێ من لەبەر خاتی شەکرەکەیە چاکە خۆمیانی ئەوەندە شەکرێکی ڕاستە یعنی خەڵکانێکی زۆر کە حەزیان لە چایە و کە ئەڵێ سەرم مێشێ و خۆم پێوە گرتو ئەبێ چایەکە بخۆم خۆی شەکرەکەیە چونکە شەکر جۆرە ئیدمانێک لە ئینسانە دروستەکە تۆ ڕایی بەوەی کە شەکرت هەبێت دائیمە شەکرت بەرز بێ لەبەرەوە و زۆربەی کەسەکانیش حسابی بۆ ناکەن خۆی تۆ کڵۆیەک شەکر کە ئەی خۆی بە چایەکەوە و لە هەموو لەوەش خراپتر شیرینیەکانن وەکو پاقلا و یعنی مەسەلەن ئەڵێ چایەکەدا ئەنێن باشتێکیشی لەگەڵا بخورێ کولیچەیەکی لەگەڵا ئەهێندێ یعنی تۆ کە پارچەیە کولیچە ئەخۆی مقابلە بە قاپێکەوەنە برنج کە تۆ بە تایبەتی ئەگەر برنجەکە بە تەندروستی لێنرابێ زۆر کەس هەیە یعنی مەسەلەن برنجۆرێکی باش بە زەیتی زەیتون لێ ئەندرێ لەو بڕایەم ئەوە زۆر باشترە لەوەی کە
تۆ پاقلاوەیەک کە خۆیان کولیچەیەک ئەخورێ کە شەکریشی تێکراوە هەروەها ڕۆنێکی جۆری خراپی بە ڕۆنی تەنەکە لێنراوە و لەگەڵ ئەوەشا خراوەتە ناو فڕنەوە کە ئێمە ڕۆنەکانمان خۆی چەند خراپە کە ئەخرێتە فڕن و دەرەجەیەکی حرارەتی بەرز کە ئەگاتە 200 بۆ 250 ئەمە زیاتر ڕۆنەکەمان لێ ئەستوتێنێ و خراپی زیاتر دەرەخە لەبەرەوە داوا لە بینەرانەکەم کاتێک کە چا ئەخۆنەوە چا بە تەنیا خۆی بخۆنەوە وەکو بێموتن نە زۆر ڕوون کە هەر وەکو ئاو بێ ئەتوانین ئەگەر یعنی وەکو ڕوونیش بێت وەکو ئاو تۆ لە بری ئاو یعنی هەتاوەی پێڵێن ڕیهایدرێشن یعنی پاراوکردنی جەستە یعنی مەرجنی ئێمە بەس بە ئاو لەشمان پاراو بێ بەو شلەمەنیانی کە ئەیخۆینەوە کە لە ئەنی چاکان زۆرترین دیارترین خواردنەوەن کە ئێمە ئەتوانین بەکاری بێنین لەبەرەوە باشترین جۆری چاکە ئێمە ئەیخۆینەوە ئەبێ هیچی لەگەڵان نەبێت ئەو شەکرە لابین بە تەنیا خۆی چایەکە بخورێتەوە کە باشترین سوودمان پێ ئەگەینیم ئەگەر لێشم بپرسن بڵێن چای ڕەش باشەیان چای سەوز پێتانەڵێم چای سەوز باشترە چای سەوز تەندروستترە لە کاتێکا کە لە لای خۆمان کەمتر خواستی لەسەر خواستی لەسەر کەمە زۆر کەس هەیە ئەڵێ کە ئەی خۆم پێی گێژە بم لەبەرەوەی ئێمە ئەڵێن ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر باشی تایە بەڵام نابێ بە خستی بخورێتەوە واتە بۆچی چای سەوز باشترە ئەگەر لەبەر ڕێژەی کافاینەکەشی تایە کەمترە بە تایبەتی ئەگەر لە دەمە و ئێواران و ئەوانەیە بخورێ هەر خۆشی چای سەوز کە ئەخۆیتەوە کەمتر حەز لە شەکر و لە شتەکانی تر ئەەکەیت پێوەی بخۆیتەوە وەک لە چای ڕەش یعنی ئێمە چونکە وەکو چۆن ڕاهاتنێک ڕاهاتوین چای ڕەشەکە بخۆینەوە لەگەڵ شیرینی و لەگەڵ میوە زۆر جار هەیە بەڵێ زۆر جار هەیە بەداخەوە لەگەڵ گوڵۆبە ڕۆژەیە کە خەڵکانێک گوڵۆبە ڕۆژەیەکی زۆرە خۆن کە ئەمە هەوکردن یعنی لە بەرەوەی ئۆمیگا 6 زۆرتیایە زۆر جارە بێتە هەوکردن بۆیە یەکسەر دوای ئەوە بە تایبەتی لە کچ و لە کوڕە گەنجەکانە ئەڵە زیب کەمان لێ هاتووە لە بەرەوەی ئەو ئینفلەمیشن یعنی ئیلتیهابێکی غیر بەکتیری یعنی بەکتریانی بەس ئیلتیهابێکە لە لەشە دروستێکە کە خۆی ئەگەر چاکە بە تەنیا بخورێتەوە ئەو دژە هەوکردنەیە کاتە چا لەگەڵ چی نەخۆینەوە یان لەگەڵ چی بیخۆینەوە ئاساییە ئێمە حێل زۆر باشە ئەتوانرێت تێی بکرێن لە برەوەی حێل هەم یعنی سوودێکی زۆری هەیە هەم هەرسکردن ئاسانەکە هەروەها دارچینی کە شەکر ئەستوتێنێ لە لەشمانە ئەمانە ئەتوانین بەکاری بێنین هەندێک جار تا ئێستا دیبەیتێکی زۆر هەیە لەسەر شیر و چا هەندێک ئەڵێن ئایا بە چاوە بیخۆین یان نا ئەگەر ئێمە بۆ سوودی شیرەکە بمانەوێت لەگەڵ چایە بیخۆین سوودەکەمان پێناگەیەنێ لەبەرەوەی ئەو کالسیۆمەی کە لە ناو شیرە هەیە وەکو وتم تیانینەکەی و پۆلیفینۆڵەکە ناهێڵن سوودمان پێ بگەێنێ هەروەها پرۆتینەکەشی درەنگ هەرسە بێ بەڵام ئەگەر تۆ بتەوێ ڕێژەی ئەو پۆلیفینۆڵە و تاینین کە وتمان عەزەلەکان یعنی دەمارەکان تون ئەکاتەوە ئەگەر بمانەوێ سوودی ئەمن خراپی ئەمە نەهێڵین لە لەشە ئەتوانین شیری بۆ بەکاربێنین هەر لە بەرەوەشە زۆر خەڵکە پرسێ ئەڵێ ئەرێ من یەکێک ئەڵێ باشە یەکێک ئەڵێ خراپە ئەگەر تۆ سوودی شیرت بوێ شیر بخۆرەوە شیر لەگەڵ چاکەیە بیخۆی سوودت پێناگەێنێ یان زۆربەی سوودەکانی چاکە ئەیبە ئەگەر بتەوێ خراپی ترشی تاینینەکەی کە لە ناو چایە هەیە کەمکەیتەوە زیانەکەیت پێنەگەیەنێ ئەتوانین لەگەڵ شیرا بیخۆین ئەی دکتۆر سوار بە قاوە و نیسکافە و ئەو جۆرە خواردنەوانی ترکە ئەخورێتەوانە لەگەڵ چای بخورێتەوە باشە خودت مەودایەکە بێت لە نێوان هەر ئەبێ مەودایەکە بێت چونکە خۆی چا کافاینی تایە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر یعنی چای سەوز کەوتم 25 میلیگرام لە کوپێکاتیایەتی لە چایە 45 لە قاوەیە حەسەب جۆری قاوەکە زۆر زیاترە یعنی لە چایەکان لەبەرەوە باشترە یعنی کاتێک و نسکافە و ئەو شتانەی تر کە شیری تێکرێ و کرێمەری تێکرێ و ئەمانە زۆر جار هەیە لەوانەیە بە پێی قەزانجەکە زیانیش بە ئێمە بگەینێ بەڵام قاو چانە چونکە هەردووکیان ئەو دوانە کالۆریان هیچ دیانە ئەتوانێت بەکاربێنێ بەس باشترە کە هەر کاتە کاتی خۆی بێت یعنی کاتێکدانی بۆ چا کاتێکشدانی بۆ شتێکی تر بەڵام باشترین ئەوەیە کاتێک کە تۆ چا خەڵە بشێری بە تەنیا چاو بەس هیچی تر چۆن زۆربەی جاریش قاوەکان هەندێک جار
نەقلیشتی لەگەڵ ئاخورێ ئەوەش بەس هەرنا زۆربەی و کەسانی کە یعنی قاوە خۆنەوە هەر باڕووتی و بەبێ شەکر و بەبێ هیچ شتێکیش. دکتۆرە خان ئەوانی گوێمان بۆوەگرن لەم کۆمەڵگایە ئەژین ئەگەر گوزەرێکی خێرا بکەین نانەکە خوێ چایە گەیاندرێ دیسان میوە خوێ دیسان لێ داخوا چایەکی تریشمان بۆ بێنە ئەم تێکەڵکردنە بەدەستی خۆمان چی بە خۆمانەکەین لە کاتێکا ڕەنگە بتوانین ئەمانەش بکەین و سوودیشی بۆمان هەبێ. زۆر ڕاستە هەمووی بەتهەرسی ینی بەتهەرسی ئێمە زۆربەی بەپێی من بەپێی ئیشەکەی خۆم کە زۆر خەڵک پرسیارەکە و ئەبین و لە نەخۆشەکانە زۆربەی خەڵک کە پێڵێن کۆلۆن لە ناو خەڵکە ئەڵێ کۆلۆنم هەیە من ناتوانم هەموو خواردنێ بخۆم ئەم کۆلۆنە هەمووی زۆربەی زۆری بەتهەرسیە یعنی ئێمە خواردنەکانمان تەندروست نییە یان با ئەگەر ڕاستتر بڵێم لە مناڵیەوە تەندروست نایان خۆی ئەگینا خۆی باشترین کەس و ئێستا من وەکو ئەوەی کە خۆم پسپۆڕی خۆراکم هیچ خواردنێک نییە من ئەم کرد بێ لە خۆم هەموو شتێکە خۆم بەڵام ئەبێ بزانی کەی ئەی خۆی چەند ئەخۆی چۆن ئەی خۆی بۆ ئەوەی زیانەکان عنی ئێستا تۆ بە من جەنابەت لە من بپرسی چا باشە یا خراپە ناتوانم وەڵامێکت پێ بم بڵێم باشە یا خراپە چونکە بە هەندێک جۆر لێنان و لە هەندێک کاتە زۆر باشە بە تایبەتی وەکوتم بۆ وڵاتی ئێمە لەبەر ئێمە مادی فلۆر کەمە فلۆراید بۆ دانمان و بۆ ئێسقانەکانمان ئێمە پێویستمان پێێتی بیخۆینەوە چا بەڵام ئەگەر تۆ بێت و لەگەڵ ماستا بیخۆی کەنان و ماست و زۆر جار هەیە ئەدرێ بە نەخۆشەکانمان نەخۆشە فەقیرەکان کە ئەوانەی بە تایبەتی شەکریان هەیە ئێوارە خواردن لێ ئەندێ ئەڵەن تۆ نان مەخۆ تۆ دانیشەنان چاپ خۆشتێکی سووک بخۆ کە ئەو چایەکەی دەرخواردێن لەگەڵ نانەکە لەگەڵ ماستەکەیە بەبێ ئەوەی نانەکە تایە خراپە ماستەکە کالسیۆمەکەی چایەکە ناهێڵێ بە مژدێ و هەندێک جاریش هەیە شەکری تێکەن یان شەکری استیفیا و ئەمانەی کە تێکەن کە ئەمانیش دیسان تەندروست نین و بۆ ڕێخۆڵەکانمان لەسەر شەکری ستیڤایە لە ئێستا زۆر کەس باسی ئەوە کاکە شەکرێکی تەندروستە و جیاوازی هەیە لەگەڵ ئەو شەکرێکە خۆمان لە ماڵەوە بەکارهێن ئەمە لە ڕووی تەندروستیەوە تا چەنە ڕاست نازانم تا ئێستا نەوتراوە ئەمە هەندێکیان ئەوەی کە لە گیای ستیڤیا دروست ئەکرێ زیانی نابێ بەڵام من وەکو پسپۆڕێک کە یعنی بە خەڵکەڵێم هیوادارم خەڵک خۆی فێری یعنی زمانی فێر نەکا بە شیرینی یعنی تۆ زمانت هەست بە هەموو تامەکان بکەی نەک من تامەتاڵەکە داپۆشم بە شیرینی لەبەرەوە باشترین ئەوەیە کە ئەم جۆرە شەکرانە ئێمە هەڕانەین لەگەڵی بەکاری نەهێنین خۆمان فێر بکەین هەموو ئەو کەسانەی کە چاوەتاڵی ئەخۆنەوە شاهدی ئەوەن کە تۆ چای فێری چای تاڵ بووی دوایی بە شیرینی پێت ناخورێ لەبەرەوە ئەگەر زمانمان ڕابێنین بە تەنیا بەتاڵیەکەی و خۆی بخۆین و لە کاتێکە بە تەنیا هەر خۆی بێ باشترین جۆری خواردنەوەی چایە. بابەتێک تر هەیە ویستم لە جەناب پرسەموتت کە هەڵگرتنی چایی شتێکی باش نییە بەڵام ئێمە زۆر کات کە ئەچینە دەرەوەی ماڵ یاخود هەیە بۆ ئەو دەوامی ڕۆژانەشی تەرمۆزەیەک چا لەگەڵ خۆیان بە ئەم دەبە بچووکانە ئەمەش خراپە بە هەمان شێوە حسابی ئەو جۆر هەڵگرتنی بۆ وەکرێ یاخود ئەمەیان شتێکی ئەویش هەر بە تایبەتی ئەگەر تڵپەکەی تیابێەوە هەر زۆر باش نییە و خراپە لە بروی ناڵم ترشی تاینینەکەی زیاتر ئەبێ پۆلیفینۆڵەکان کە هەمویان زیاتر ئەچنە ناوچایەکەوە لە برەوە باشترین لێنانی چا ئەوەیە کە لێ بنرێت و لە ماوەی دوسێ دەقەیە بخورێت ئەتوانین و کەسانی ببوورانی کە ئەچنە دەرەوە و کە شتێک ئەیانەوێ ئاوێک لە کۆڵ خۆیانە بن ئەتوانن سەوزە ببن یان سموودی سەوزە بکرێ و لەگەڵ خۆیانە بیبن و ئەم کاتە یعنی فایبەری تایە سوودەکانی زیاترە بێ. دکتۆرە خان باس لە بابەتێکی کرد من بینیومە زۆر تابەت لە نانی بەیانیان بۆ نمونە هێلکۆڕۆنێکە پەنیرە ماستە قەیماخە ڕاستەخۆ چایەکی شیرین لەگەڵە خۆیانی تۆزێک نازام زۆر ئەمە تێکەڵێکی زۆر خراپە ئەتوانین باس لەوە کرد کە هەموو سوودەکانی تێگەچای و هەرسیش تێگەیە کەواتە ئامۆژگارێکی زۆر خێرا و زۆر سەریع و زۆر زانستیانە بۆ وانەی بەیانیان ڕاستەوخۆ لەگەڵ ئەو خواردنانەی ئەیخۆن یەکسەر چاژە خۆن تکایە من داوایان لێکم ئەوەی کە ئێمەڵێن شەکری پێوە بێ ئەوە شەکر بە تەواوی تەرکە یعنی شەکر هیچ ناخرێتە بەرنامەوە بەڵام کاتێک کە پرۆتینات بە تایبەتی هێلکە شیر یعنی شیر و بەرهەمەکانی کە سەرەکی ترین خواردنی بەیانیانە
تکایە چای لەگەڵا مەخۆنەوە چایەکە هەڵگرن بۆ دەوری سەعاتدا تو ئەو کاتی کە هەم ئەتەوێ شتێک بخۆی هەم یعنی سوود بە لە خواردنی بەیانیانەکە دەگەێنی لەبەرەوە تکایە چا لەگەڵ بەرهەمە شیریەکان لەگەڵ هەروەها ئاسنەکانیش ئەوانی کە ئاسنیتایە مەیخۆنەوە و دەڵیگرن بۆ کاتێکی کە ئەگەر بڵێ ڕاهاتووم باوەڕتان هەبێت تەنیا 1 هەفتە بۆ 2 هەفتە ئینسان بێتاقەتە و بیر لە ئوشتان ناکاتەوە ئەگینا کە تۆ ڕاهاتی هێلکە و ڕۆنەکەت کرد بە پارچەیەک نان و بە خەیار بێ بە تەماتە بێ بە پارچەیەک سەوزە بێ یا هەر خۆشی بێت ئەتوانی بیخۆیت و لەو کاتەیە ئەو بخۆ ئەو چایەت هەڵگرە بۆ دەوری سەعاتە بۆیە ئەها لە وڵاتە پێشکەوتوەکانە پێڵێن تی تایم یعنی کاتی چا عادەتەن یا عەسرانە یا دەوری سەعات 11ەیە یان لە لای خۆشمان پێڵێن چێشتەنگاو لە کاتی چێشتەنگاوە باشترین کاتە بۆ خواردن تکایە لەگەڵ خواردن هەوڵ بن سەعاتێک پێش و سەعاتێک تا بۆ 2 سەعات پاش نان خواردن نەیخۆن بۆ ئەوەی سوود لە خواردنەکانتان وەرگرن و سوودیش لە چاکەش وەرگرن. دکتۆرە جاری وا هەیە ئەمە کۆتا پرسیار جاری وا هەیە کاتێک زۆر ئەرکێکی زۆرمان بەسەراکە و کاتمان کەمە و خەومانیت یەک لە سەرێک چاخۆینەوە بۆی خەوەکەمان بزڕێ ئەمە لە ڕووی تەندروستیەوە تەندروستە یاخود بەدیلی ئەو چایە چییە بۆ ئەوەی کە ئەو کەسە کەمتر خەمی بێ خود درەنگتر خەوی لێ بکەوێت ئەمە ئینسان ئەگەر هیلاک بوو ئێمە جستەمان کە هیلاک بووین پێویستمان بە ئیستراحەتە ئەمەیان ئەکەین بەڵام چا کاتێک کە یعنی کە ئەی خۆیتەوە لە بروی کافاینی تایە بۆیە ئەو تاقەیەت ئەیاتێ ئیشکردنی مێشک باشەکە بۆیە یعنی من لە پێش باسم کرد یعنی تۆ خەریکی سەعیەکی خەریکی ئیشێک ئەەکەی باشە پێش ئەوە تۆ چایەک بخۆیتەوە تااقەت باتێ بەس ئەوەی کە تۆ بۆ ئەوەی خەوت نێت و لەش جەستت زۆر هیلاکە و تۆ هەریەک لە سەریەک بە تایبەتی خوێندکارەکانمان چا ئەخۆنەوە و قاوە ئەخۆنەوە بۆ ئەوەی خەویان لێ نەکەوێ ئەمە ڕێگایەکی دروست نییە ئەتوانێ بۆ ماوەی 5 دقەیان 10 دقەیەک هەروەها ڕێستێک وەرگێ ئیستراحەتێک بکات تۆزێ پاڵکەوێ ئەگەر ئیشەکەی بەسەر پێوە بوو قاچی تۆزێک بەرزکاتەوە بۆی خوێن بکە بە مێشک و دەماغی ئەنج دوای ئەوە دەست بکاتەوە بە ئیشەکان بەڵام کە تۆ شەوگارێکی دوور و درێژ هەتا بەیانی نەخەویت و هەر لەسەر چابی نەخێر ئەوە ڕێگەیەکی تەندروست نییە. مسەکانە خۆش بێ خازر بۆ بەڕێز دکتۆرە چیمەن پسپۆڕی خۆراک زۆر لەگەڵمانە بوویت زۆر سپاس.